چاوترسێنکردنی خەڵک ئامانجی ڕژیم لە شەپۆلی نوێی لە سێدارەدانەکان. ڕژیمی کۆماری ئیسلامی لە دوای شەڕی 12 ڕۆژەی ئێران و ئیسرائیل لە سێدارەدانی بە کۆمەڵی زیندانیانی سیاسی و سزادراوانی دادگا ئاساییەکانی چڕتر کردوەتەوە. هەر لەم پەیوەندیەدا دوێنێ لە 49 زیندان لە سەرتاسەری وڵات 81مین هەفتەی کەمپەینی سێشەممەکانی نابۆ لە سێدارەدان بەڕێوەچوو. زیندانیانی خەباتکاری 49 زیندانی ئێران لەو کەمپەینەدا بەشدار بوون و مانیان لە خواردن گرت. لە بەیاننامەی ئەم هەفتەیەی کەمپەینەکەدا وێڕای ئاماژە بە پەرەسەندنی ڕێژەی لە سێدارەدانەکان لە بنەماڵەی ئەو زیندانیانەی کە سەزای لە سێدارەدانیان بەسەردا سەپێنراوە داوا کراوەکە هەواڵی لە سێدارەدانی منداڵەکانیان بەڕای گشتی بگەێن و کۆبوونەوەی ناڕەزایەتی دژی ئەو لە سێدارەدانانە بەڕێوە برن. لە بەشێکی ڕاگەیان ناوکەدا هاتووە لە کاتێکدا ئیعدام و سەرکوت لە ئێران پەرەی سندووە و دوا بەدوای گواستنەوەی زیندانیانی سیاسی لە زیندانی تارانی گەورەوە بۆ زیندانی ئێڤین شاهیدی ڕفاندن و گواستنەوەی لە ناکاوی 5 زیندانی سیاسین کە پێشتر حکمی ئەعدامیان بەسەردا سەپێنرا بوو بە ناوەکانی وەحید بەنی ئامریان، پویا قوبادی، بابەک عەلیپور، ئەکبەر، شاڕۆخ دانشوەرکار و محەممەد تەقەوی بۆ بەندیقانەی قەزەلحەسار. پرسێکی کە لەلایەن ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتیشەوە بە توندی ئیدانە کراوە. هەروەها دوو بەندکراوی ئەمنیەتیش بە ناوەکانی بابەکی شەهبازی و ئومیدی تەباری مقەدەم دوای لێدان و عەزیەت و ئازار گوازراونەوە بۆ ئەو زیندانە. ئەم هەوڵە سەرکوتگەرانە بەشێکە لە پرۆسەی پەرەسەندنی گوشارەکان بۆ سەرزیندانیانی سیاسی و پەرەسەندنی بێوێنەی ژمارەی ئیعدامەکان لە وڵاتدا. بە پێی زانیاریەکان زیندانیەکی سیاسی بەلوچ بە ناوی عامر پەرکی بەلوچ زیهی بە مەبەستی لە سێدارەدان گواستراوەتەوە بۆ بەندی تاکە کەسی لە زیندانی زاهیدان و گیانی لە مەترسیدایە. تەنها لە ڕۆژی 5 گەلاوێژدا 20 کەس لە سێدارە دران. ئاماری هەژێنەرتر ئەوەیە کە لە سەرەتای مانگی گەلاوێژەوە تا ئێستا زیاتر لە 100 کەس لە ئێران لە سێدارە دراون. بەڵام لە بەرامبەر ئەم شەپۆلی ئیعدامانەدا خەبات و خۆراگری زیندانیان و جەماوەر بەردەوامە. کاسبکاران و خەڵکی بوێری شاری سمیرۆم دژ بە سەپاندنی حکمی لە سێدارەدان بۆ دوو برا بە ناوەکانی فازڵ و میهران بەهرامیان بەداخستنی بازار و دوکانەکانیان ناڕەزایەتی خۆیان دەربڕی. ئێمە داوا لەسەر جەم بنەماڵەی زیندانیانی مەحکوم بە ئیعدام دەکەین کە لە بەرامبەر سەزای لە سێدارەدانی منداڵەکانی خۆتان و خزم و کەسوکارتان بێدەنگ مەبن و لە ئاستێکی بەریندا بڵاوی بکەنەوە و بە کۆبوونەوە لە شوێنە گشتیەکان دەنگی ناڕەزایەتی خۆتان دژ بەم سزا نامرۆڤانەیە بەرز بکەنەوە. کەمپەینی سێشەممەکانی نابۆ لە سێدارەدان داوا لەسەر جەم خەڵکی ئێران و جیهان دەکات کە پاڵپشتی ئەو بنەماڵانە بن و بە هەر ئامراز و ئیمکاناتێکی کە لە بەردەستدایە لە دژی دەستگای ئیعدام لە ئێران ناڕەزایەتی دەرببڕن. تەنها بەڕاپەڕین و بەرەنگاری و بوێری و بەرزکردنەوەی دەنگی بە کۆمەڵ دەتوانرێت کۆتایی بەم سووری مەرگە بهێنرێت. سزای لە سێدارەدان هەر لە سەرەتای بەدەسەڵات گەیشتنی ئەم ڕژیمەوە وەک ئامرازێک بۆ چاوترسێنکردنی خەڵک کەڵکی لێوەرگیراوە. ئەم دەسەڵاتە جەنایەتکارە زیندانیانی سیاسی و هەروەها زیندانیانی تاوانە ناسیاسیەکان وەک بارمتە لە زیندانەکانی خۆیدا ڕادەگرێت و هەر کاتێک پێویست بکات ئیعدامی ئەوان بە ئامانجی سیاسی و بۆ دروستکردنی کەشی ترس و خۆف لە کۆمەڵگەدا بەکاردەهێنێت. تەنها بەڕاپەڕین و بەرەنگاری و بوێری و بەرزکردنەوەی دەنگی بە کۆمەڵ دەتوانرێت کۆتایی بەم سووری مەرگە بهێنرێت. سەزای لە سێدارەدان هەر لە سەرەتای بەدەسەڵات گەیشتنی ئەم ڕژیمەوە وەک ئامرازێک بۆ چاوترسێنکردنی خەڵک کەڵکی لێوەرگیراوە. ئەم دەسەڵاتە جەنایەتکارە زیندانیانی سیاسی و هەروەها زیندانیانی تاوانە ناسیاسیەکان وەک بارمتە لە زیندانەکانی خۆیدا ڕادەگرێت و هەر کاتێک پێویست بکات ئیعدامی ئەوان بە ئامانجی سیاسی و بۆ دروستکردنی کەشی ترس و خۆف لە کۆمەڵگەدا بەکاردەهێنێت. بەلای ڕژیمەوە گرنگ نییە کە زیندانیەکە تاوانی ئەنجام داوەیانە، دادگایی کراوەیانە، چەند ساڵ بە تۆمەتەوە یان بەبێ تۆمەت، بە بەڵگە و دێکۆمنتەوە یان بەبێ بەڵگە و دێکۆمنت، یان تەنانەت سەزای زیندانی بەسەردا سەپێنراوە و بەشێک لە حکومەکەشی تێپەڕ کردووە. ڕژیم هەر کاتێک بە پێویستی بزانێت لە پێناو بەرەو پێشبردننی ئامانجە نامرۆڤەکانی خۆیدا بە تاگیان بە کۆمەڵ
لە گیانی زیندانیەکان کەڵک وەردەگرێت. کوشتاری سیستماتیکی جیلێک لە گەنجانی تێکۆشەر و شۆڕژگێڕی دەیەی شەستیش لەلایەن کۆماری ئیسلامیەوە بە هەمان شێوە بەڕێوەچوو. ئەم ڕژیمە هەر لە سەرەتاوە نیشانیدا کە چه پتانسیل و توانایەکی بەرزی هەیە بۆ بەڕێوەبردنی کوشتار و جەنایەت. کۆماری ئیسلامی لە ساڵەکانی دەیەی شەستدا بە مەبەستی بە ئاکامگەیاندنی سەرکوتی شۆڕش بە فەرمانی خومەینی هەزاران گەنجی تێکۆشەر و شۆڕژگێڕی لە زیندانەکاندا کۆمەڵکوش کرد. سەرەتای مانگی گەلاوێژی 1367 و هەفتەیەک دوای 27 پوشپەر کە خومەینی جامەژەهرەکەی شکستی شەڕی کۆنەپەرستانەی 8 ساڵەی نێوان ئێران و عێراقی نۆشی بە مەبەستی زاڵکردنی کەشی ترس و خۆف بەسەر کۆمەڵگەدا و هەروەها پێشگیری لە ناڕەزایەتی جەماوەر دژ بە ئاکامەکانی ئەو شەڕە دڕندانە و ماڵوێرانکەرا دیسان پەنای بردەوە بەر ئامرازی کوشتاری زیندانیان و هەزاران زیندانی سیاسی لە زیندانەکاندا کۆمەڵکوش کرد. کۆمەڵانی خەڵکی ئێران سەرەڕای هەوڵی ڕێفۆرم خوازانی حکوومەت و کاربەدەستانی دیکەی ڕژیم بۆ لەبیرکردنی ئەو تاوانانە هەرگیز نە لە بیر دەکەن و نەلەی خۆش دەبن. دوای ئاگربەستی شەڕی 12 ڕۆژە شەپۆلێکی نوێی لە سێدارەدانی زیندانیان لەلایەن کۆماری ئیسلامیەوە بە ئامانجی پێکهێنانی کەش و هەوای ترس و خۆف لە نێو خەڵکدا بەڕێوە چووە. لە هەلومەرجێکدا کە قەیرانی ئابووری ڕژیم ڕۆژ لە دوای ڕۆژ قوڵتر بووەتەوە، لە دۆخێکدا کە هەژاری و بێکاری ژیانی ملیۆنان کەس لە خەڵکی ئێرانی تاڵ کردووە، لە کاتێکدا تێچووی بژێوی ژیان بەردەوام لە بەرزبوونەوەدایە و لانی کەمی هەقدەست 5 هێندە لە ژێرهێڵی هەژاریدایە، لە کاتێکدا پچڕانی بەردەوامی کارەبا و کەمی ئاو تەنگی بە ژیانی خەڵک هەڵچینیوە و هەروەها لە کاتێکدا مەترسی شەڕێکی وێرانکەری دیکە بەردەوام بە سەرسەری خەڵکدا دەسوڕێتەوە، وەڵامی ڕژیمی ئیسلامی بۆ ئەو دۆخە مەینەتبارەی کە بۆ خەڵکی دروست کردووە بریتیە لە پەرەپێدان بە ئەعدامەکان لە ناو زیندانەکان و لە پێشچاوی خەڵک بۆ ڕێگریکردن لە ئەگەری سەرهەڵدانی هەر چەشنە ئاخێز و ناڕزایەتیەکی جەماوەری. بەڵام جەماوەری ستەملێکراوی ئێران هیچ ڕێگەیەکیان لە بەردەمدا نییە جگە لە ناڕزایەتی بەردەوام و یەکگرتووانە و ڕێکخراو لە دژی ڕژیم بۆ ڕزگارکردنی گیانی زیندانیانی سیاسی. نابێ ڕێگە بدرێ کۆماری ئیسلامی گیانی زیندانیانی سیاسی لە پێناو مانەوە و درێژەدان بە جەنایەتەکانی خۆیدا وەک بارمتە بەکار بهێنێت. نابێ ڕێگە بدرێ کە ڕژیم بەوە ڕێخستنی هەراوهوریا و درۆ و دەلەسە و هەڵخراندنی هەستی خەڵک لە دژی کەسانی مەحکوم بە ئەعدام بە بیانووی ئەوەی کە ئەو کەسە بکوش دەست درێژی کار یان ئالوودەبووی مادەی هۆشبەرەکانە زیندانیان لە سێدارە بدات. دەبێ هەوڵ بدرێت شوێنی بەڕێوەچوونی ئەعدامەکان لە زیندان و لە نێو خەڵکدا بکرێتە گۆڕەپانی ناڕزایەتی لە دژی خودی ڕژیم. جەماوەری خەڵکی ئازادی خواست نابێ ببنە تەماشاگەری ئەستاندنی گیانی مرۆڤەکان لە گۆڕەپانی پڕ لە شەرمەزاری بەڕێوەچوونی ئەعدامەکان. نابێ ڕێگە بدەن ڕژیم بێدەنگیەکەیان بکاتە ئامرازێک بۆ چاوترسێنکردنی خۆیان و بەرەو پێشبردننی سیاسەتە دژە مرۆیەکانی. ناڕزایەتی یەکگرتووانە و ڕێکخراوی جەماوەری خەڵک دەتوانێت ڕژیم لە بەکردەوە دەرهێنانی سەزای لە سێدارەدانی زیندانیانی بێدیفاع ناچار بە پاشەکشە بکات و بەر بە جێبەجێکردنی سیاسەتەکانی بگرێت.